بخير هاتن كورت كونكشن جدنجي أمريكا لواشنطن نها هشتي سبيدا روجا دشمية كورت كونكشن لسر بلاتفورم دنجي أمريكا وستلايتا NRT تي وشاندن بهيفيا دمن خوش من داخل الشمو هيرو زنجنا خۆپیشاندانەکان لە ئێران بەردەوامن. گروپەکانی مافەکانی مرۆڤ دەڵێن ئێران بەردەوامە لە سەرکوتکردنی خۆپیشاندەران. لە نیویۆرک مەراسمێکی مۆمداگیرسان بۆ ڕێزلێنان لە گیانی ژینە ئەمینی بەڕێوە دەچێت و لە عێراقیش هەوڵەکان بەردەوامن بۆ پێکهێنانی حکوومەتی داهاتوو. ئەمانە بەشێکن لە بەرنامەی ئەمڕۆمان. هەڵاوسان یان ئەنفلاسیۆن لە تورکیە بلند بە ئەمێ بەرێ خوا بدن کە وێنە چەندێ کاریگەریە ڕاستەوخوا کریە سەر خەڵکی عادەتی. گروپەکانی مافەکانی مرۆڤی ئێران ڕادەگەێنن لە کاتێکدا ئێران بەردەوامە لە سەرکوتکردنی ئەو ناڕزایەتیانەی کە بە سەرکردایەتی ژنان دژ بە مەرگی ژینە ئەمینی لە سەرانسەری وڵاتەکە سەری هەڵداوە زیاتر لە 92 کەس هەتا ئێستا کوژراون. خۆپیشاندانەکان پێ لە سێهەمین هەفتە دەنێن و ڕۆژی یەکشەمەش سەرۆکی ئێران ئیبراهیمی ڕەیسی گوتی دوژمنانی ئێران سەرکەوتوو نەبوون لە پیلانگێڕەکانیان. ژینە ئەمینی کچە کوردی تەمەن 22 ساڵان لە 16 مانگینۆدا گیانی لەدەستدا پاش ئەوەی بەهۆی گوایە ڕەچاونەکردنی حیجابی زۆرە ملێ لەلایەن پۆلیسی ڕەوشت یان گەشتی ئیرشادەوە لە تاران دەستگیر کرابوو. ئەمەش بۆ هۆی ناڕزایەتێکی سەرتاسەری و گەورەترین نائارامی لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا لە ئێران دروست کردووە. جگە لە ناو ئێران لە نزیکەی 150 شاری سەرانسەری جیهانیشدا خۆپیشاندان بۆ پشتیوانیکردن لە ژنانی ئێران ئەنجام دراوە. محمد أميري مقدم ربابر رخستيا مافن مروفين إيراني رجدي لجواكا نفنتوي كره تاكو بينغافان لدجي رجيم كومارا إسلامية إيراني بافي جنو قد جي أو رجيم تاوانا لدجي مروفاتي أنجام ددا لقورا هجمارين كاتين دستي رخستيا مافن مروفان دشانز دا روجين نرازيبون دجي كشتنا جينا أميني دا لإيراني هطانها بكيمينو تدو خو بشاندر هاتنا كشتن برين هاجي رخستيا لێ خۆشببوونا نێفنەتەوەی یاکو بنگەه لە لەندەنێ گوتیەک و 53 کەس هاتنە کوشتن لێ ئاژانسا نوچەین فارس دبێژە لە هەفتیا بۆری 6 کەس هاتبوون کوشتن ji bilî wê jî rejêma îslamiya Îranê rastî aloziyên ewleyê dibe li başûrê Rojhilata welat li roja ên jî li Zahîdan paytextê parêzgeha Sistan û Belucistanê پنج نوبدارên şoreşa İslamî di şerran de digel komek çekdaran hatin kuştin rixstiya mafên mirovên Îranê ya bingeh li Oslo ji zarê xelkê xwe cî ragihandiye ku 41 kes di şerên rojên înî de li wê herêmê piraniyama ya ku piraniyawan musulmanên Sunnî ne hatibûn kuştin. میدیا کۆمەڵایەتەکان دووە تۆڕە کۆمەڵایەتەکان بڵاویان کردوتەوە ڕۆژی یەکشەمە پێکدادان لە نێوان هێزە ئەمنیەکانی ئێران و خوێندکاران لە زانکۆیەکی دیاری شاری تاراندا ڕوویداوە. ئەمەش لە دوایین نیشانەی سەرکوتکردنی کوشندەیە بۆ سەر ناڕزایەتیەکانی سەرانسەری وڵاتەکە. گرتە ڤیدیۆکانی کە لە تۆڕە کۆمەڵایەتەکاندا بڵاو دەکرێنەوە نیشان دەدات خەڵکی لە دەرەوەی زانکۆکە بڵاو بوونەتەوە و دروشم دەڵێنەوە. لە ڤیدیۆکەدا دەرکەوتووە چەند کەسێک کە لەسەر پردێک وەستا بوون ڕوویان لە شەقامەکە کردووە و هێرشی زارەکی دەکەنە سەر پۆلیسەکانی کە لە خوارەوەن لە کاتێکدا دەنگی تەقە لە دوورەوە دەبیسترێت. ئاژانسی ڕۆیتەرز توانی شوێنی ڤیدیۆکە لە بینای زانکۆکە پشتڕاست بکاتەوە و شێوازی ڕێگاکەیە کە لە گرتە ڤیدیۆکەدا بینراوە لەگەڵ وێنەی فایلەکانی ناوچەکەدا دەگونجێت. ڕۆیتەرز نەیتوانیوە بە شێوەیەکی سربەخۆیانە پشتڕاستی ئەو بەروارە بکاتەوە گەکردە ڤیدیۆکەی لێگیراوە. خوێندکاران لە چەندین زانکۆی سەرانسەری ئێران لە ڕۆژی یەکشەمە خۆپیشاندانیان سازا لە کاتێکدا خۆپیشاندانی چەندین لە شارەکانی ئێران بەردەوام بوو لە ناویاندا تاران، یزد، کرماشان، سنە، شیراز و مەشەلیش. دروشمی خۆپیشاندەرانیش جگە لە ژن ژیان ئازادی بریتین لە سربەخۆیی ئازادی مەرگ بۆ خامنەیش. سەرۆکێ پەرلەمانی ئیرانی دەبێژە ڕەنگە ئەف نەڕازیبوونێن لە هەمبەر کوشتنا ژینە ئەمینی دەگەرتیگاهەکە پۆلیسێن ئەخلاقی ئیرانێدا ببنە بەرسینگرتنە ڕاستەوخوا یا دەسەڵاتداران دی ئیرانێدا. محەممەد باقر قالیباف ڕژدی لە هێزن ئەو لەهی کریە هەتاکو بە ئاوایەکی تند سەرەدەریە دەگەل وان کەسان بکن و بگۆتناوی
زێدە گاڤیان دەکەن سەر ئەو لەهەیە وڵاتیان دێجیڤینەکە ڤەکیریا پەرلەمانیدا قالی باف دەبێژە ڤان خۆپیشاندانان نەیارین ئیرانی هاندانە هەتاکو فشارەخوا لەسەر گەلێ ئیرانی زێدە بکن پشتی مرنا ژینە ئەمینی حکومەتە ئەمریکا تۆلا و جزا دانین سەر سازیین یان سازیە بناوێ پۆلیسی ئەخلاقی ئیرانی و هەلوەسا ڕێدارین چەند سازیین دیژی. هەروەکو ئاماژەمان پێکرد لە چەندین شار و شارۆچکەی ئێران خۆپیشاندانی ناڕزایەتی بەردەوامە سەرباری سەرکوتکردنێکی زۆری خۆپیشاندەران لەلایەن هێزەکانی یاساییشەوە با ئێستاش چەند دیمەنێکی خۆپیشاندانەکانی ناو ئێران ببینین. عرب ئەوانش دیمەنی خۆپیشاندانەکانی ناو ئێران بوون بۆ زانیاری زیاتر لەسەر خۆپیشاندانەکانی کە ئێستا لە ئێران بەڕێوە دەچن و سەرکوتکردنەکانی خۆپیشاندەران لەلایەن پۆلیسەوە دەچینە لای هاوکارمان فەرهاد فەلاحی. فەرهاد ماندوو نەبیت، زانیاری نوێ چی هەیە لەسەر خۆپیشاندانەکانی ناو ئێران؟ هێرۆم کاتتان باش لە نوێترین هەواڵ و نوێترین پێشهاتە هێرۆ ئەوەی کە زۆربەی چاودێرانی بارودۆخی ئێستای ئێران چاوەڕێ بوون ئەمڕۆ ڕۆژی دووشەمە سەلەبەین ڕۆژی دووشەمە بە کاتی تاران ڕوویدا. ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران عەلی خامنەیی لە وتارێکیدا کە بۆ دەرچوانی زانکۆی لەشکەری ئەو وڵاتە لە وتارەکەیدا پێشکەشی کرد وەکو هەموو جارێکی تر ئاماژەی بەوە کردکەم خۆپێشاندانانە ئاراستەکانیان لە نێوان لایەن ئەمریکا و ئیسرائیل و بە وتەی ئەو وڵاتانی پێشکەوتوانی ئەو دوو وڵاتە دێ عەلی خامنەیی هەم دیسانە وەکو هەموو جارەکانی تر ئاماژەی بەوە کرد کە ئەمە بیانوویەکە بۆ ئەوەی کە لە نێو ئێرانە بە وتەی ئەو ئاژاوەگێڕی هەبێت نائەمنی هەبێت. عەلی خامنەیی هەروە لە وتارەکانیدا هێرشی کردە سەر خۆپێشاندەران و خۆپێشاندەرانی بە هەندێک لە منافق و جودایی خواز و لایەنگرانی سەڵتەنەت تەڵەبەکان و هەروە ئەندامانی ساواکی ڕێکخراوی ساواک کە ڕێکخراوی پێشووی ئەمنی ئێران بوو لە کاتی شای پێشووی ئێران. عەلی خامنەیی لە وتارەکەیدا ئاماژەی بەوە کرد کە ئەمریکیەکان زۆر خۆشحاڵن بەوەی کە ئەم ڕووداوانە ڕوەدات وەتوانن بەکاری بێنن. هێرشی کردە سەر خۆپێشاندەران و پشگیری خۆی دووپات کردەوە بۆ هێزانیەکان لە ئێران بۆ ئەوەی کە بەردەوام بن لە سەرکوتکردنەکەیان. هێرۆ ئەمە زۆر زۆر گرنگە. بۆچی گرنگە؟ ئەم بێدەنگیشکاندنەوەی ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران عەلی خامنەیی لە دوای ئەوە دێ کە لە ماوەی 43 ساڵی ڕابردوو بە بەردەوامی و لە دوای هەر چەشنە سەرهەڵدانی هەر چەشنە خۆپێشاندانێک لە ئێرانە عەلی خامنەیی دەرئەکەوت
لە نوێژی هەینی هەفتەیەک پاش ڕووداوەکان و سەرهەڵدانەکان و خۆپێشاندانەکان و ڕاستەوخۆ هێرشی کرد و هێرشی کردە سەر خۆپێشاندەران و پشتگیری هێزانیەکانی کرد. ئەمە خاڵێکی گرنگە لەبەر ئەوەی کە ئەبێ هەمومان بزانین کە لەمڕۆ بە دواوە و بەوەی بەم وتارەی کە ڕێبەری باڵای کۆماری ئیسلامی ئێران عەلی خامنەیی پێشکەشی کرد سەرکوتەکان لە ئێران زیاتر دەبن و بێڕەحمانەتر هێزانیەکان هێرش دەکەن لەسەر خۆپێشاندەران. فەرهاد دەزانین کە لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو زیاتر خۆپیشاندانەکان زانکۆکانی ئێرانی گرتوتەوە. زانیاری نوێ لەسەر ئەمە چی هەیە؟ بەڵێ هێرۆ ڕەنگە تۆ بینەرانی دەنگی ئەمریکایش ئاگادار بن ساڵی خوێندن لە ئێران هەفتەیەک پێش ئێستا دەستی پێکردو، ینی ئەمە وەکو ڕەوتی هەموو ساڵێکە کە هەفتەی یەکەمی پاییز بە ساڵی هەتاوی ئێران کە یەکی مێری پێڵێن خوێندن دەست پێ ئەکات. هەڵیاندا خوێندنەکان ئەم ساڵ بەهۆی دو ساڵی ڕابردوو باوی پەتای کۆرۆناوە ئانلاین بەڕێوە بچێ، بەڵام کە پەتای کۆرۆنا لەوێ کەم بووە خوێندکارانی زانکۆکان گەڕانەوە و ئەمەش مەترسیەکی زۆری بۆ کاربەدەستانی کۆماری ئیسلامی دروست کرد. لەبەر چی؟ لەبەر ئەوەی کە لە دەستپێکی شۆڕشی گەلان لە ئێرانەوە لە ساڵی 1970 زاینی زانکۆکان لە ئێرانە سەرچاوی هەر چەشنە سەرهەڵدانێک و ناڕزاییەک بوون لە ئێرانەوە. ئەمە لە ماوەی دووسێ ڕۆژی ڕابردووە ئەیبینین کە چەندە زانکۆکان و خوێندکاران لە زانکۆکانی ئێران بە بەربەڵاوی خۆپێشاندانیان کردو ناڕزاییان دەربڕیوە. فەرهاد باس لە هەواڵمان هەبوو لەسەر زانکۆی شەریف لە تاران کە پێکدادان لە نێو خوێندکاران و هێزەکانی ئاسایش لەوێ ڕوویدا بوو. جا دەمەوێت بزانم گرنگی ئەم زانکۆیە لە چیە؟ زۆر باز لە گرنگی زانکۆی شەریف ئەکرێت لەوێ. بەڵێ هێرۆ زانکۆکانی تاران بە گشتی گرنگن، زانکۆی تاران و زانکۆی شەریف کە نزیکن هەر لەسەر یەک شەقامەکەون شەقامی انقلابی پێڵێن لە تارانە. شەریف بۆچی گرنگە؟ شەریف زانکۆی تەکنۆلۆژیای ئێرانەوە زۆربەی بلیمەتەکان ئەتوانم بڵێم لە ئێران و کە لە ئێرانیش دەرکەوتون لەو زانکۆ خوێندویانە. سەرهەڵدان لە زانکۆیەک وەک زانکۆی شەریف زۆر گرنگە بۆ کاربەدەستانی کۆماری ئیسلامی ئێران لەبەر ئەوەی کە تەنانەت ناوی زانکۆی سەنعەتی شەریف لە هەموو ئێرانە وەکو یەکێک لە باشترین و ڕێکوپێکترین زانکۆکانی ئێران ئەتوانێ ئاگری ئەم خۆپێشاندانانە گڕتر بکاتەوە. هەروواکە دوێنێ لە دیمەنەکانە بینیمان هێزانیەکان چواردەوری زانکۆکەیان گرتبوو نیانێشت و هێرشیان کردە سەر خوێندکارانی زانکۆکە بەوەیش کە وەزیری پەروەردەی کۆماری ئیسلامی سەردانی زانکۆکەی کرد، بەڵام هێرشەکان بەردەوام بوون، خوێندکاران دروشمیانەدا خۆپێشاندانیان ئەکرد. ڕێژەیەکی زۆر لە خوێندکارەکان لە زانکۆی شەریف دەست بەسەر کراون و هەتا ئێستا هیچ زانیاریەک لەسەر ژیان و شوێنی مانەوەیان نییە. بەڵێ فەرهاد هەرچەندە کاتمان کەم ماوە، بەڵام دەمەوێت بزانم ڕەوشی شارە کوردیەکان چۆنە لە ئێراندا ئێستا؟ بارودۆخەکە تا دێ خراپترە بێ لە هەرێمە کوردیەکان و ئەو شارانەی کە دەکەوێنە هەرێمە کوردیەکان لە ئێران هێرۆ بە گوێرەی دوایین زانیاریەکان کە بەدەستمان گەیشتون بەدەست بەشی کوردی دەنگی ئەمریکا هەتا ئێستا ڕێژەی کوژراوەکان گەیشتونەتە 18 کەس لە هەرێمە کوردیەکان لە ئێران و زیاتر لە 2000 کەس دەست بەسەر و بێسەر و شوێن کراون. ئەمە خاڵێکی گرنگە لە خۆپێشاندانەکانی ئێران، هەروواکە ئەزانی لە هەرێمە کوردیەکان بوو کە یەکەم جار خۆپێشاندانەکان سەریان هەڵدا بڵاوەیان پێکرا لە نێو هەموو شارە جیاجیەکانی ئێران و لەوێش هێرو ئەمەوێ ئاماژە بەوە بکەمەزانم کاتمان زۆر کەمە بڕان و داخستنی ئینتەرنت، سنووردارکردنی ئینتەرنت بە تایبەتی لە هەرێمە کوردیەکانە وای کردووە کە دەنگی کوردان لەو شوێنانە بە دەرەوە نەگات. من بخۆم کە هەوڵم داوە پەیوەندی بکەم زۆربەی تۆڕە کۆمەڵایەتیەکان وەک واتساپ، وەک ئینستاگرام، وەک تویتر، وەک فەیسبوک ئەمانە داخراون بە تەواوەتی فیلتر کراون. تۆ هەتا ناتوانی پەیوەندیەکی تەلەفۆنی لەگەڵ ناوخۆی ئێرانەوە بکەی. تەنیا ڕێگەی پەیوەندیکردن بە تەکست نووسینە یان ئەوەی کە دەنگی خۆیان تۆمار بکەن و بۆمان بنێرن. ئەمە بەهۆی ئەو بارودۆخە خراپەیە کە لەسەر ئینتەرنت لە ئێران هەیە. هێرۆ بەڵێ فەرهاد فەلاحی زۆر سپاس بۆیەوە. ئەو دناف ئیرانیدا لێ ئیرانیین دیاسپۆرا و پشتەوانên wan لە سەرانسەری جیهانê jî hevsoziya xwe lê tevgera gelê Îranê diyar dikin û bi wan re beşdarî xwepêşandanan dibin. Ev vîdeo ji Fransa, Tirkiye, Lubnan û Qubrisê gihane me.
دقیقا اسم حزب نمیدونم. امروز حزب سبزها یه چیزی رو We are fighting for those geniuses, refugees who must choose between freedom and their homeland. We are fighting for those 176 passengers, more than just hashtags. And if I could please be the voice. لهرما کوردستان عێراق دبستانێک ژی کەتبوو بەرئێریشا ڕۆژا چاشەمە یا بدرۆنان لەسەر پارتین سیاسیین کوردین ئیرانی دە هەرێمێدا و چەند خوێندکار تێدا بریندار بوون ji wê xwendingehê me ev raport gehaya Kurd Connection. خوێندنگای ڕۆژهەڵاتی بنەڕەتی یەکێکە لەو شوێنانەی بەهۆی هێرشەکانی ئێران بۆ سەر لایەنە سیاسیە کوردەکانی ئەو وڵاتە لە نێو هەرێمی کوردستاندا زیانێکی زۆری بەرکەوتووە. ئەوەی کە دەبین یەکێک لەوانەی کە بۆمبی بەرکەوتووە ئەو مەکتەبەیە کە 180 تا 200 مناڵ لێرە دەرس دەخوێنێ سەرەتا کە بۆمبەکان کەوتونە خوارێ یعنی هەتا لە نزیکی ئێرە کە دەیەتی مناڵەکان هەر لەو کابینەتدا بوون کە ئێوە پێشتر دیتانە بەڵام کەوا نزیک بوون مناڵەکانیان لێرە ڕاگواستووە. لەو هێرشانەدا 18 کەس گیانیان لەدەستدا و ژمارەیەکی تریش بریندار بوون بە پێشایەت حاڵەکان دەیان منداڵیش لەم خوێندنگایە کە تایبەتە بە منداڵانی پێشمەرگەکانی حزبی دموکراتی کوردستانی ئێران لە کۆیە بریندار بوون. دیکە مناڵەکان دێن هێندێکیان دەرباز دەکەن و هێندێکیشان لێر دەبن ئەو کات بۆمبەکە لێردا لە مەکتەبەکە هێدی 20 تا 30 کەس لەو مناڵانە بریندار دەبن سەرچاویان دەشکێ ئەوە مەسەلەی برینداربوونەکە ڕەنگە بەشێک بێ بەڵام بەشە دەرونیەکەی بۆ مناڵەکان زۆر خراپ بووە کاریگەری زۆر خراپی هەبووە. ڕێکخراوەی یونسفی سەربەنەتەوە یەکگرتووەکان سەرکۆنەی هێرشەکەی کردووە و دەڵێت هێرشکردنە سەر منداڵان و قوتابخانەکانیان جێ قبوڵکردن نییە و دەکرێت ئەمە پێشلکردنێکی مەترسیداری مافەکانی منداڵان بێت. قوتابخانەکان دەبێت هەمیشە شوێنێکی پارێزراو بن بۆ هەموو منداڵێک کە لەوێ منداڵان بتوانن فێر ببن و یاری بکەن و گەورە ببن. ئەی دەستپێکردنی هێرشەکە من گەیشتمە خوێندنگە بەڵام کوتیان کەس لە خوێندنگە نەماوە بەرەو دەشتەکە ڕۆیشتون هەدی منیش بەرەو ئەوێ ڕۆیشتم کە لە گردی یەکەم سەرکەوتم جانتایەکی پەمەی ڕەنگم دیکەی خوێندکارێکی کچی خوێندنگەکەمان بوو ئەو دیمەنە زۆر بۆ من ناخەژێن بوو جانتاکەم هەڵگرت و بەرەو نێو بەردەکان ڕۆیشتم چکە دەمزانی ئەوێ وەک پەناگە بەکاردێنن منداڵەکان وە لەگەڵ مامۆستاکانی دی لەوێ منداڵەکانم دیتەوە کە یەکەم سات ئەوانم دی لە پشت سەرمەوە گوێم لە دەنگەکان بوو بووە 2 دەنگ و 3 دەنگی دیزانیمەوە هێرش بەردە هەر دەست بەجێ و پاش ڕووداوەکە سوپای پازەرانی کۆماری ئیسلامی ئێران بەرپرسیارەتی هێرشەکەی لە ئەستۆگرت تاران پارتە سیاسیە کوردەکانی ئێران کە بنکەیان لە هەرێمی کوردستانە تۆمەتبار دەکات بە هەندانی ئەو نائارامیانەی بەهۆی ناڕزایەتی دەربڕین لە مەرگی ژینا ئەمینی ئێرانی هەژاندووە لە هێرشەکانی ڕۆژی چوارشەمەی هەفتەی ڕابردوو جگە لە قەڵای دیموکرات لە کۆیە بنکەکانی هەردوو کۆمەڵی زەحمەتکێشانی کوردستان و کۆمەڵی شۆڕژێری زەحمەتکێشانی کوردستانی ئێران لە زڕگوێزی نزیک شاری سلێمانی و بنکەی پارتی ئازادی کوردستان پاک لە شێراوای نزیک پردێکرانە ئامانج. فەرهاد فەلاحی دەنگی ئەمریکا. چالاکوانانی بنکە لە نیویۆرک کە مەراسیمێکی مۆمداگیرسانیان لە پارکی گۆڕەپانی واشنگتن بۆ ڕێزگرتن لە گیانی ژینە ئەمینی سازدا. پامنێرمان سینان تونجمیر لەوێ ئامادە بوو ئەم راپۆرتی ئامادە کردووە. لە باژارێ نیویۆرکێ ji bo jina Kurd Jîna Amînî dibin baranê da çalakiyek hate lidarxistin. Di çalakiyê da duruşma jin jiyan azadî pirtir hate gotin. û her wiha mirovên ku beşdarê çalakiyê bûn hina xaftin jî kirin. Di vana xaftinan da peyama piştevaniya çalakiyên ku li Îranê tên lidarxistin hate dayên. Ewiliya spasiya xwe ji bo feminîstat gem li wêrê. Ew dibînin ku ev xwepêşandanên berdewam mezin dibin ji aliyê jinên Kurd ve destpêker. Bibînin di kulanan da duruşma jin jiyan azadî tê bihîstin. Ev duruşum ji têkoşînê jinên Kurd ve derketiye holê. Özlem Güner jî got ku ew wek jinên Kurdan tu cudatiyê naxin di navbera jinên netewên cuda. Lê divê ev jî were dîtin ku Jîna Amînî Kurd bû
و لە هەمبەر کوردان زەخت و زۆرداری زەدەتر تێکردن. بنرن وەک میناک لە ئیرانê hejmara Kurdan di nav nüfusa Îranê da ji sedî de he. Lê dema ku em li girtîgehan dinerin, hejmara Kurdên girtiyên siyasî ji sedî 45 e. Li bajarin ku Kurd têda dijîn, xwediyek gelek pirsgirêkan in. Bû nimûne, kar dîtin pir zehmet e û tund û tijiya leşker û polîsan zêdetir e. Ev jî nîşan dide ku li Îranê berê pirsgirêk hene, lê ev pirsgirêkane ji bo Kurdan bi taybetî jî ji bo jinên Kurd du qat zêde ne. Di çalakiyê de hin çalakvanan jî gotin ku Jîna Amînî ne tenê ji ber ku jin bû hate kuştin. Ango Jîna Amînî ji ber ku jinek Kurd bû hate kuştin. Ew hemû tê gotin bi gotinama jin jiyan azadî. Ma azadî divê jina hemûşkara البي دنياي نبس جنيد إيراني نبس جنيد كرد مدفي الأفغانستان الجنيد آشوري البلدات مهمة يعني ديم شاغي حرب هنا شاغي دكتاتور هنا جن قلك تأثير الواند به يعني إيش بشرهم بهتر بس خاص جنيد جنيد like minorities جينا نبس كشتن إجبار جنك بو وكشتن إجبار كرد بو بجا تشتكي قالكي مهمة فهم بكن هروها دخو پیشاندنê da bal hate kişandin ser piştewaniya jinên navneteweyî. Sinan Tunçdemir, Dengê Amerika, New York. Dengê Amerika سەرچاوەی متمانە پێکراوی هەواڵ و زانیاری. لە ماڵپەڕ و تۆڕە کۆمەڵایەتیەکانی دەنگی ئەمریکاوە ئاگاداری هەواڵ و گۆڕانکاریەکانی جیهان بە. لە عێراق چوارچێوەی هەماهەنگی هەوڵەکانی بۆ پێکهێنانی حکوومەت چڕ کردوێتەوە لە کاتێکدا کە بێدەنگی بە گوتاری سیاسی ڕەوتی سەدرەوە دیارە. بۆ زانیاری زیاتر دەچینە لای پامنێرمان دڵشاد ئەنوەر لە گەرمیان. دڵشاد ماندوو نەبیت ڕەوتی سەدر بۆچی بێدەنگە؟ ئایا هیچ ڕێککەوتنێک کراوە؟ بێگومان هێرۆ ئەوەی کە ڕوونە تاکو ئێستا کە چوارچێوەی هەماهەنگی هەوڵەکانی بۆ پێکهێنانی حکوومەتی داهاتووی عێراق چڕ کردوێتەوە، بەڵام ڕەوتی سەدر بە خیتابی سیاسیەوە دیارە کە بێدەنگی هەڵبژاردووە و پێرێ خۆپیشاندانی تشرینیەکان ڕژانە سەر شەقامەکانی عێراق کە چاوەڕوانەکرا ڕەوتی سەدر تێکەڵ بە خۆپیشاندانەکان بن و هەوڵ بدەن کە خۆپیشاندانی تشرینیەکان بقۆزنەوە و لەو ڕێگەیەوە ناڕزایەتەکانی خۆیان بگەێنن، بەڵام لایەنگرانی ڕەوتی سەدر زۆر بە کەمی بەشداری خۆپیشاندانی تشرینەکانیان کرد. بەپێی ئەو بەدواداچوونانەی کە ئێمە کردومانە لەسەر ئاستی باڵای مەزهەبی بە تایبەتی کەسایەتە شیعە دیارەکانی دەرەوەی عێراق پەیوەندی بە موقتەدا سەدرەوە کراوە و داوای لێ کراوە کە بوار بدات بۆ پێکهێنانی حکوومەتی عێراق لەلایەن چوارچێوەی هەماهەنگیەوە لە بەرامبەردا بەشێکی زۆر لە خواستەکانی بەهەند وەربگیرێ. ئەگەرچی سەدر بە پێی زانیارە سەرەتایەکان ڕازی بووە بەم خواستە، بەڵام هێشتا ڕوون نییە ناوەڕۆکی داواکاریەکانی سەدر کە بەڵێنی جێبەجێکردنی پێدراوە چین ئەو داواکاریانە، بەڵام ئەوەی کە ڕوونە سەدر بێدەنگی هەڵبژاردووە ڕەنگە ڕازی بوو بێ. ئەگەرچی سەرکردەکانی چوارچێوەی هەماهەنگی هەندێکیان پێیان وایە کە سەدر ڕەنگە لە هەر ئان و ساتێکدا بێ پاشگەز بێتەوە لەو بەڵێنانە، بەڵام تاکو ئێستا ئەوان هەنگاوی خۆیان هاویژن و سەدریش بێدەنگە. بەڵێ دڵشاد مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق ئەمڕۆ سەردانی هەولێری کرد. ئایا سەردانەکەی تەنها بەشداریکردن بوو لە ساڵیادی کۆچی دوای جەلال تاڵەبانی سەرۆکی پێشووی عێراق یان پەیامێکی پێبوو؟ هێرۆ بەشداریکردنی یاخود سەردانیکردنی مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراق بۆ هەولێر بەڕووکەش و بەڕواڵەت بۆ بەشداریکردنە لە ساڵیادی کۆچی دوایی جەلال تاڵەبانی سەرۆکۆماری پێشووی عێراق، بەڵام هاوکات لەگەڵ سەردانەکەیدا بەشێک لە بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستان سەرکردە باڵەکانی پارتی دیموکراتی کوردستانی بینیوە و کۆبوونەوەی لەگەڵا کردوون و سەرۆکی هەرێم و سەرۆکی حکوومەت و مەسعود بارزانی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستانی بینیوە. بەپێی ئەو زانیارانەی کە
ئێمە دەستمان کەوتووە لە پاڵ سەردانەکەیدا کە ئامانج لێی بۆ بەشداریکردن بووە لە ساڵیادی کۆچی دوای تاڵەبانیدا، بەڵام لەگەڵەوەشدا هەوڵەکانی بەو ئاراستەیە کە دەیەوێت پەیوەندیەکانی دەمەزەرد بکاتەوە و دەیەوێت پەیوەندیەکانی جارێکی تر پیا بچێتەوە، چونکە کازمی هەتاکو ئێستا سەرباریەوەی کە شیعەکان محەممەد شیع سوودانیان کاندید کردووە، بەڵام کازمی هێستا ئومێدێکی کەمی ماوە و ئیش لەسەر ئەو ئومێدەکە. لە بەرامبەریشدا ئەگەر لە ڕاگەیاندنەکانەوە متابعە بکەین دەبینین بەرپرسانی پارتی دیموکراتی کوردستانیش جیاوازتر و زۆر بە گەرم و گوڕانە پێشوازیان لە مستەفا کازمی سەرۆکوەزیرانی عێراقی کرد و دیارە ئەم پێشوازیە گەرمەی کازمی بەلای چاودێرانەوە جۆرێک لە پەیامی لێ خوێندرێتەوە بۆ لای هەندێک لایانی سیاسی. بەڵێ چوارچێوەی هەمانگی نزیک بوونەتەوە لە پێکێنانی حکوومەت. ئەی یەکێتی پارتی لەسەر پۆستی سەرۆک کۆمار گەیشتنە چی؟ هێرۆ تا ئەم دەقەی کە من قسەی تاکەم یەکێتی و پارتی بە گوتاری سیاسیانەوە دەبینرێ کە هیچ ڕێکەوتنێکیان نەکردووە لەسەر پۆستی سەرۆک کۆماری عێراق، بەڵام هەندێک زانیاری نافەرمیەیە کە دزەیان کردووە گوایە ئەم دوو هێزە لەسەر شێوە عامەکەی چۆنێتی بەشداریکردن لە عێراق گەیشتونەتە ڕێکەوتن کە پۆستی سەرۆک کۆماریش بەشێکە لەمە و لە حاڵەتێکا بێگومان پارتی دیموکراتی کوردستان هەتاکو ئێستا پێداگیرە وە سوورە لەسەر ڕەتکردنەوەی بەرهەم ساڵح سەرۆکۆماری ئێستای عێراق بۆی جارێکی تر کاندید بکرێتەوە، بۆیە هەندێک ئاماژە هەن ڕەنگە ئەگەر ڕێکەوتنی ژێر بەژێر ئەنجام درابێ بێگومان بەو ئاراستەیە کە ڕەنگە جۆرێک لە لێکتێگەیشتن لەسەر کاندیدێکی تر لە ئارادا ببێ، ئەم لێکتێگەیشتنێش ڕەنگە لە نێو پەرلەمانی عێراقا دوجار پەرلەمانی عێراقێک لای بکاتەوە کام لێکتێگەیشتنە بەچی ئاراستەیەک بووە و ڕێکەوتنەکە چۆن بووە، چونکە تاکو ئێستا ناوەڕۆکی لێکتێگەیشتنەکە دزەی نەکردووە. بەڵێ پامنێرمان دڵشاد ئەنوەر لە گەرمیان سوپاس. زۆر دەنگێ ئەمریکا جافکانیەکە پێباوەریان و چاو ئاگاهیان. برای مالپەر و پلاتفۆرمên میدیا civakîya dengê Amerîka bala xwe bidin pêzanîn û nûçeyên cîhanê. Rêjeya helawsanê yan enflasyon giraniyê li Tirkiya ku li meha neha Eylûnê 83.45 sadî bû gihaya bilindtirîn as di demê 24 salên borî de. Ev bilindbûn bûye sedemê bilindbûna behayên kelûpel û berhemên xwarinê ku rastewxa karîgerî kiriye ser jiyana xelkê giştiye Tirkiya. Hejmarên îsaziyên hikûmetê îro duşembê nîşan didin ku bihayê her tiştî 3 ji sedê bilindtir bûye. Şareza dibêjin rêjeya helawsanê yan giraniyê ya rastaqîne bilindtir e ji rêjeya ku hikûmet radgehîne. Ji bo kêmkirina karîgeriya wê jî ya xirab helbet, hikûmeta Serok Recep Tayyip Erdogan careka dî rêjeya qazancan li ser deynan nizim kiriye. Gelo ev çendê karîgeriyê li ser jiyana xelkê dike û partên opozisyonê çi dikin? Ji Enkarê Peyamberê dengê Amerîka Eyûb Demîr bi me re Eyûb dem baş ev rêjeya ku em dibînin ya enflasyonê ku her tê û bilind dibe yan ya helawsanê ku em dibêjinê çawa diyar dibe li ser jiyana xelkê rastexwe? Dexîl wekte jî amajê kir rêjeya enflasyonê saziya Statîstika Tirkiye sedan 83 diyar kir. Lê rastî eva 16 sal eva 16 mehê ku enflasyon hiç daneketiye her meh bilind biye. Dîsa li Tirkiye tişekî din jî heye saziyên neresmî jî ser enflasyonê xebat dikin. Ji vana yek jî gruba lêkolînê ya enflasyonê enak ve rêjeya hanê mama du qatûnû zêde nîşan dide rêje yani sedan 186 diyar dike. Yani vî alî de ji xwe opozisyon tevahî partiyên siyasî rexlen li ser TÜİK ketînin. Dibêjin ku TÜİK rastexînê diyar nake. Ji bo wî jî rastexîna enflasyonê li gorî reqemên TÜİKê bêtir zêde ye. Di nav bazarên Enkarê da jî em geriyan rastî. Di vî warî da me ji kesên ku hatibûn bazarê kirin û dansandinê me got yani hûn wexta ku tiştekê dikirin TÜİK ana vî reqemê hanê diyar dike hûn çi difikirin? Ew dibêjin ku wisa nîne
yani demek ki me perek da me yek tişt kiri ana em nikarin delvi va nivavi bikarin. Bu wîjî hecmarê Türkiye rastî nişan nade. بله باشه ایوب چارەسەریا و حکوومەتە ئەردۆغان پێشنیاز دیکە و چەند جاران وەسا کریە و ڕێژەیە قەرزان ڕێژەیە قازانجی لەسەر قەرزان کێم دکە یعنی دیارە حیانەهاژی چ وەکو دبێژن وێنا ئالیکاری نەکریە و ئەف گرانی کێم ببە. داخل چند روز بری سروکومارن ترکیه رجب طایب اردوغان داخوین اکتا گوت کو امی پرسکری که ترکیه چارەسەر بکن دنا وانا داجی enflasyon زیادتر لسر سکنی و گوت کو امی اوی داخلین خواری لراستی ایرو وقتا کو توی که رجه دیار کرد تشتکی وسا دیار نابه بیسا سروکیم پارتیا devayet dedi demek ki vezirin Erdoğan yani hükümete Erdoğan da cigirti bu. Ev ana dibece ku heke Erdoğan heke tuduxwazi daxini çima da naxini destete ke girti hayana çima rawestiyay. Jiboji raxne opozisyonu ser ev zedetir vusa derdi. Peş li rasti enflasyon her kudu çe zedede be. Başa çi civina ya çar partin opozisyonu derketiye. Dexilana emciye ku disekinin navenda giştî ya CHP'ye döhleve derê civîneke bû şeş partiyen opozisyonê ancî mêza şeşkolî li vê derê civiya bû di vê civînê da encamek derket daxuyeniyek dan taybetiya vê civînê çi hema bêjim civînên berê tura yekemîn bû şeş partiyan di navenda yani nav xwe da hemû partî pêşwazî kirin tura duyemîn dîsa li CHP dest pê kir di vê ew da encamê da tiştê ku derket زیادتر اول سر مثلا tura yekemi da ser parlamentoya behiz anci sistema ka nuçit ve çinave sekinibun anaci cibor breveberina ve sistemi çava ve derbası bebe eke bibin destilat ve sistema ka çava brevabibin tevahi ser viyate sekinandın. بله باشه نها نوچک هەیە کو سەرۆکی گشتی CHP کەمال کلژداروگلو دێ سەردانە ئەمریکا بکە ئەف دەنگ چاواتی بیستن و ئەرێ هیڤی هەیە کو ئەمریکا پشتەوانی لۆ ئۆپسیۆنی بکە باشکرەی دخیل ana rastî serokê CHP Kemal Kılıçdaroğlu nehi cotme yani wê Amerika'yı Washington hatta sezde meheci ve lüve derebe hem tekliya çevke liger hem rexistinên demokratik kesan dve deri da rastî bername ka tevayî em ananı karın Diyarbakır li ev serdan heye leve deri nav siyaseta Türkiye ancî ragahandına Türkiye'da hem tiştên gotu beşkirin demek beri vataku serok yani Joe Biden nehat bu serokatiye da xuyenek da bu gotu boku emi opozisyonu alikari opozisyonu bikin u destilatiye serkar derxinin ana evana tevahi ve tişteki taybet ser Kılıçdaroğlu cider ve peş ve Kılıçdaroğlu lideri gel Joe Biden evdikten çevke çeneke tişteki diyartın el ev hatına ve Türkiye te gotu beşkirin. بله فهمید Amerika Eyüp Demir ji Ankara'yı bir مرة بو قال سپاس. زایڵی داهێنان بەرنامەیەکی فەرهەنگی و هونەری بەشی کوردی دەنگی ئەمریکا. من ئاسۆ جەبار لە واشنگتن دیسیەوە هەردوو هەفتە جارێک دەبمە میوانی ماڵەکانتان لەگەڵمان. ئاژانس نوچەیان ڕادگەهێنن کو حکومەتە ئوسترالیا بڕیاردایە 20 ژن و 40 زارۆکن وڵاتیین ئوسترالی لە کەمپێ هۆلێنە لە سووریا تایبەت بە مالباتن کۆمەڵا دەوڵەتە ئیسلامی داعش بە وەرگرن ji sala 2019 were û piştî derxistina Daeş ji wê herêmê ew malbat hatine girtin û di kempê de mane. Rayedarên Kurd tim daxwaz ji hikûmetan dikin yan kiriya heta ku welatiyên xwe li welatiyên xwe xwedî derkevin û di welatên xwe de serederiyê bi wan re bikin. Galo deselatdarên herêmê yan herêma xwe ser çi dibêjin li ser peyamê ku Avustralya wê wan welatiyên xwe wergirin. Bi me re Zana Umer peyamê dengê Amerîka li qamişlo. Zana çi deng heye? دم باش دخل نها لكامبا روج جو مالباتين همولاتين
أوروبينا مالبات تشكدار داعش دمينين لوي داري آمده كاريا تكرن نتني أسترالينا لغوري آگاهی تکز بدهان مالبات جن وزاروك هولندي هروها ين إيرلندي استرالي تين آمده کرن قيد كر نافيوان تين قيد کرن و ددمك نزيك ده نهات يراغ هادن جو او كسانا كاروباري درخستنا وان و وگراندنا وان جبو ولاتي وان تيكرن بله بله باشا وكما دسبيكي جي غوتي كو استراليا بريار دايا وانا ورغتن ما بس من ابو بزانم قالوا ريادارن كرد لور او فيان بهيستيا تشدكن تشناكن تشاوا يعني او تشد فيجن جخواد چارچوبه کواليسيون تويده هيزن سوريا ديمقراطيك وريفبريا خسر بردوام بتایبەتی پشتی زێدەبوونا ئاستا توندیە دناوا کامپا هۆلێدا لێ دەرێ gelek بانک هاتن kirin got daxwaz ji welatên Ewropayê kirin got hemwelatiyê xwe vegerînin daku hinekî fîşarê li ser wan kampan ew fişarên ewlekarî û mirovî di nava kampê de ez hinek barê wê li ser rêveberiya xwe ser sivik bibe divê çarçoveyê de jî desteya karê derve ya rêveberiya xwe ser di dema dawî de serdana gelek welatên Ewropayê kir û bi taybetî di dosyaya Daişê de dozekî kir û di riya koalîsyonê de jî بريكا كواليسيون جي فشاركي بير مزن هات كرن ديارة جو نها اف انجامي وي در كيفن دسبيكي نها وي استراليا هولندا ايرلندا وي دسبيك شاندنا حموها مولاتين خو جن وزاروك لي بالكيش اف جو يعني دوام بريارا ده جهه وگراندنا چکدار داعشیین گونگرتیین همولاتیین اوروبی حتی نها اویا نزلاله و ندیاله. ام نزالن چند کس دورنا معنا؟ چند جن چند زارو؟ بله جخوا دما دامزراندنا کامپا روج ده يعني كامبا روج كامبك بچوكا برانبري كامبا هولي الكامبا هولي يعني نزيكي حفتي 65,000 حتى حفتي حزاري نه حزار جي بينجي ونه ولاتانه دناوا دو سالا ده 514 مالبات هاتن و گوهستن جی کامپا هولی جبو کامپا بروج لوی دره هاتن بجیکرن اف 500 مالبات همولاتین اوروبینا بتایبتی و هنجنن امریکی جی لیهنه بله بگو معنا او بارگرانیه که مثلا عبوری ده سر کاربدسین حریمی و دخوازن کو او اللي ولاتن وان داسر دي بوان رب بكرن جالي حكمه وان سباس زانو عمر بيامر دنجي امريكا جا قامش له بمرابو دست خوش ڤڵۆدیمیر زێلەنسکی سەرۆکی ئۆکرانیا ڕۆژی یەکشەمە ستایشی یەکەم کەشتی جەنگی کۆرڤێتی هێزی دەریایی ئۆکرانیای کرد. زێلەنسکی ئاماژەی بەوەش کردووە ئۆلێنا زێلەنسکی خانمی یەکەمی ئۆکرانیا بۆ مەراسیمی نمایشکردنی ئەو کەشتێک کە لەلایەن تورکیاوە بە نێوی سەرکردەی پێشووی ئۆکرانیاوە دروستکراوە چوە بۆ ئەستەمبۆڵ. ئەو گوتیشی یاریدەدەرە باڵاکانیشی لەگەڵ نوێنەرانی کۆمپانیای بەرگری بایکاری تورکیا کۆبوونەتەوە. ئەو کۆمپانیایە درۆنی بەرقداریشی دروست کردووە کە لەلایەن لەشکری ئۆکرانیاوە زۆر بەکاردێت. ويكين تانكن اوكرانيا شري هيزين روسي ديكن لهريما دونباس تافيكو هاولين كرملني جبو الكاندناوي هريمي وچند دفرين دين دورو بر بعرضي روسيا و او شري لنزيك باجاري باخمود ديكن يه هريما دونباس دجير كنترولا هيزين اوكراني دينها و او قالك نزيكي سنوري ديقال لوهانسكيا كو هشتا دجير دستي هيزين روسي ديا سربازین اوکراینی دیبیجن وان دست بسرچند تانکن روسی ده گرتیا وانا جی دشراندا بکارتین پرانیا سیویلین باجاری باخمود درکتنه پشتی بمباران کرنین جمعها شش خزیرانی ورا 5 کیلومتران لباکوری باروی باجاری و لدورو برین لیمن هیزین اوکراینی پشتکتنین باش بدست خستنا و چند دورج داگر کرنا روسیا رزگار کرنا. فڕۆکەوانە تایبەتەکانی کە لەگەڵ گروپی بەهاناچوونی ئاسمانی ئۆکرانیا کار دەکەن هەوڵ دەدەن کەرەستەکانیان بە جوانی بگەێننە ئۆکرانیا. بەشی رووسایی دەنگی ئەمریکا چاوی بە بەشێک لەوانە کەوتووە و ئەمەش چیرۆکەکەیانە.
نزیکەی 300 فرۆکەوانی تایبەت لە ڕێکخراوێکی فریاکەوتنی ئەڵمانیاوە بە ناوی فریاگوزاری ئاسمانی ئۆکرانیا هاوکاری دەگەینە هەردوو هاوڵاتیانی مەدەنی و سەربازانی ئۆکرانیای بەشەرهاتوودا. فڕۆکەوانانی ئەڵمانیا یەکەمین باری یارمەتیان گەیان، بەڵام لەو کاتەوە فڕۆکەوانەکانی وڵاتانی دیکە لە نێوانیاندا فڕۆکەوانەکانی ئەمریکا و لەو هەوڵانەدا بەشدار بوون. تا ئێستا تیمەکە زیاتر لە 700 گەشتی ئاسمانی ئەنجامداوە. ئەمڕۆ هەندێک هاوکاریمان گەیاندە ئۆکرانیا. شانازێکی گەورەیە بۆم کە دەرفەتی یارمەتیدانم هەیە و خۆشحاڵ دەبم کە بە بەردەوامی ئەم کارە بکەم. فڕۆکەوانی خانەنشین جۆن بۆن لە فلۆریدا تەواوی مانەکانی 7 و 8 بەسەر برد لە فرینی فڕۆکەکەی لە نێوان ئەڵمانیا و پۆڵەندا بۆ گەیاندنی پێداویستی پزیشکی. شۆفێری خۆبەخش هەن کە دێنە بەردەم فڕۆکەکان پێداویستیەکان دەگوازنەوە بۆ پاسە بچووکەکان و دواتر ڕاستەوخۆ لیان نەخڕن. سایە بەرەو نەخۆشخانەکان لە ئۆکرانیا دەچن یان بۆ نەخۆشخانەکانی گۆڕۆپانی شەڕ بە درێژایی بەرەی پێشەوە. هەروەها فڕۆکەوانەکانی دیکە پەنابەری ئۆکرانی و کاربەندانی سەربازیان گواستۆتەوە بۆ ئەڵمانیا کە پێویستیان بە چارەسەری پزیشکی هەیە. فڕۆکەوانەکان پێویستیان بە هەندێک شارەزایی هەیە بۆ ئەنجامدانی کارەکە. لێستادا نزیکەی 15 برادەر هەن کە ناویان تۆمار کردووە بۆ فرین کەمێک ئاڵنگاریە بۆ ئەوان چونکە دەبێت فڕۆکەکە لە ئەمریکاوە ببیتە ئەو دیوی باکووری ئەتڵەسیەوە بۆ ئەڵمانیا بۆیە ئەو کارە بۆ هەموو کەسێک نابێت. هەروەها خاوەنکارانی ئەمریکاییش هەنگاویان ناوە وەک پاتریک شێروێن بەڕێوەبەری جێبەجێکار لە گۆسن کە کۆمپانیاکەی ساردکەرەوەی بەخشیوە ئەوەی بە وزەی خۆر کار دەکات بۆ یارمەتیدانی گواستنەوەی پێداویستی پزیشکیەکان. ئەوان دەیانزانی ئێمە ئەم ساردکەرەوانە دروست دەکەین کە بە وزەی خۆر کار دەکەن کە زۆر ئاسانن بۆ گواستنەوە و بۆ کارەبا. پاتری تایبەت بەخۆیان هەیە و دەتوانن بە سەرچاوی جۆرا و جۆر کار بکەن. بەڵام شێروێن دەڵێت ئاستەنگەکان زۆرن. دیموکراسی لە بەرامبەر ئۆتۆکراسی ئێمە بازە ڕژێمی نەوت دەکەین لە بەرامبەر تەکنۆلۆژیای پاکتر لە دوا ڕۆژدا. ئێمە بازە دەسەڵات دەکەین لە دەستی خەڵکدا لە بەرامبەر دەسەڵات بۆ چەند کەسێک کەواتە بۆ ئێمە ئەوە جۆرێکە لە هەوڵێکی زۆر فەلسەفی بۆ خاوکردنەوەی پوتن بۆ ئەوەی ڕازگۆ بین و کاری دروست بۆ ئەو کەسانە بکەین کە شایانی باشترینن. هەردوو شەروێن و بۆن دەڵێن پلانیان نییە هەوڵەکانیان خاو بکەنەوە بۆ یارمەتیدانی ئۆکرانیا و بەردەوام دەبن لە گەشتکردن لە گەیاندنی هاوکاری و بەخشینی ئەو ئامێرانەی کە دەتوانن جیاوازی بهێنە ئاراوە. شایان پاشا، دەنی ئەمریکا، واشنگتن. کەمپی جوداخوازانی کەتەلۆنیا کە پشتیوانی لە جیابوونەوە لە ئیسپانیا دەکەن و یادی پێنجەمین ساڵی ڕیفراندۆمەکەیان دەکەنەوە دەڵێن ڕیفراندۆم هەنگاوێکی دروست بووە لە نێوان خۆیاندا دابش بوون لەسەرەوەی کە دواتر چی بکەن. به هزاران کەتالۆنیان جوداخواست ڕۆژە شەمبیە کۆمبۆنج بۆ بیرئانینا پێنجەمین ساڵڤەگەرا ڕیفراندۆما سەربەخۆبوونێ یاکۆ بە بلندترین تەفگەر بۆ جودابوونێ ئیسپانیا هاتیە دیارکردن. Tenim la obligació de defensar el mandat de l'1 d'octubre. لسرمایه کو ام ارک خواه یکی جوتمه بجه بینی. بری 5 سالان ما صندوق دنگدان پاراستن. ما با آوه که و شرط رخصتن کرده کو پشت راست بگین دیده ما دنگدان دا پسوله و صندوق دنگدان ناهین دیتن. ام وی هفتیه لدبستان نوستین. دشتی که ما بری 5 سالا دست بگیری هیچ تاجی نهاتیه یک گرن. گرینگه ام هر سال وگره یک جوتمه لبیر بینین. دنگدانا 2007 جلای دادگاه بلندی اسپانیا دستگیری هات را گهاندن. جبر به هفچونند گل پولیسان ینکو زوربا آوان سرکفتی نبون ده هولند از بسرداگردن صندوقین دنگدانه دا. دنگدارن جدا خواست برایجه اقامازن سرکفتن. لپرانی اقامازن یا کتالونیان جبومانات گل اسپانیا لمالن خومان جبر کو پارتین سیاسیین دیگل یک گردن دنگدان بایکوت گرن. شێوەی سەرخۆبوونە کەتەلۆنیا تم دە پرۆسەدایە لێ خەڵک ji biryarên piştevaniya xweseriyê yên serokê neha bêzar bûne. پارلمانتارên cudاxwazên Ketalonyayê dengdana referandûmê ji bo rawakirina ragihandina serbexwebûnê 27 Cût meha 2007 da bi kar înan ya ku çi pêşgiriyeka navneteweyî bi dest nexistî. Hikûmeta İspanya yekser dezdana ser hikûmeta herêmê û berpirsên wê yên paya bilind ji kar derxistin. Democràticament el poble va votar, vam guanyar. گەل بە ئاوایەکی دیموکرات دەنگ دەدا و ئەم بەسەر دکەون و حکوومەت ڕێزێ لەمە ناگرێت تشتێکی ناکە هەفتوو تاوانبار دکن و تشتێکی ناکن. Roja şembiye beşek ji cudaxwazan dirûjmê Aragonês dest ji karberda bi kar înan. Cudaxwazên Tontra û plana Aragonês ya ku ji İspanya dixwazît gorê bi referandûmeka destîrdariyê bihête kirin bi destberdan ji encamên referandûma 2007 da danin. هاتین مای دنگ امریکا، واشنگتن.
استرامبێژا موزیکا پاپ گولشن کوتێ ناسکردن بە مادۆنا تورکیا نها ڕاستی جزای زیندانی دبە و gelek kes dibêjin ev hewleka Erdoganê ji bo dabînkiriniyan ji bo sepandina deselata olîberî helbijartiniyan ji Tirkiya me ev raporteye. Müzikşen Gülşen yek ji Stranbêja herî navdar ya müzika pop ya li Tirkiyeyê ji ber müzik cilûberg û piştgiriya xwe ya LGBT Gülşen bi gelemperê mîna Madonnaya Türk tê naskirin. Lê piştî ku vîdyoyekê wê ya taybet hat weşandin ku tê de henekê xwe bi dibistanên olî dikir, Gülşen hat darizandin û ket girtîgehê. Gülşen demeke dirêje dibe armanca İslamiyan. Ne tenê ji ber awayê ku ew hunera xwe dike, yan jî cilûbergên wê, ew ji ber piştgiriya bo tevgerên LGBTQ jî dibe armanc. Girtina Gülşenê bu sedema nerazîbûnên berfireh û bo berdana wê kampanyayeke neteweyî hat darxistin. Wezareta Derve ya Amerîka ser girtina Gülşenê fîkarên xwe diyar kir. Gülşen di dawiyê de hat berdan, lê darizandina wê didome û ger ji ber teşvîqkirina nefreta olî suçtar were dîtin, ew ê rûbirûyê cezayê girtîgehê bimîne. Serokê Tirkiye Tayyip Erdogan jî di gotareke xwe ya giştî de piştgirî da darizandina Gülşenê. Dema ku bo hilbijartinan ji kemtirî saleke maye û Erdogan di rapirtînan de paş tê xuya dike, çavder dibêjin dibe ku Erdogan dixwaze bingeha xwe ya olî xurt bike. Vê havînê Karbidestên Türk gelek festîvalên müzikê jî li serenserê Tirkiye qedeqe kirin. Bi îdaya ku ew exlaqê civanan xira dikin. Festivaller oluyor. Ev festivalane ji bo pîşesaziyê deriyê pareyên piran, ne tenê ji bo hunermendan, bu kesên ku li pişt perdeyê jî dixebitin. Di demên dawiyê de 20 festival hatine betalkirin, ku ev jimareyek mezin e, ji bo çi? Ji bo nasnameya etnîkî, yan jî nêrîna siyasiya hunermend, yan ji bo şêwaza cilûbergên hunermendeke jin. Festivalên müzika popê ku gelek caran bi 10,000 kes beşdar dibin, li heremên konservatîv yên Tirkiye jî têne darxistin. Ev festival dibin ahengên wek ne tenê bo sîmbolîzekirina şêwazek cuda ya jiyanê, lê di awayê van konseran da carna mirov diruşman jî diavêjin. Kombûnên bi vê rengî ku ne wek civînên opozisyonê ne, lê dengek heye, parvekirina hindek nerazîbûna heye. Li gel hilbijartinên sala pêş û enflasyona ji sedî set pispor dibêjin ku denkderên ciwan bo serketina Erdogan xeteriya herî mezin çê dikin. An overwhelming majority of the young people right now. Piraniyeke mezin ya ciwanên li Tirkiye niha bereva jî ji sistemeke xurt ya bi yek zilamî. Sistemeke demokratîk ya piralî dixwazin ku ev yek beşê baş e jî. û beşê duyem yê baş jê nûçeyan ew e ku heştê sedî zêdetir giringiyê didin azadiya derbirînî berî her tiştekî din. Gülşen di meha cotmehê de ew ê derkeve pêşdadgehê û dozger daxwaza cezakirina wê dike. Pispor dibêjin ku biryarekê wiha ew ê ser bingeha konservatîv ya Erdogan bandoreke baş bike. Lê dibe ku ciwanan pirtir ji wî dûr bixe. Dema ku hilbijartin nêz dibin û ji xwe ciwan bi gelemperî nerazîbûnên xwe bi rengekî berbiçav diyar dikin. Ji bo raporta Dorian Jones, Özlem Yasak, Dengê Amerîka. ئازیزان لێرەش داهاتینە کۆتایی بەرنامەکانی ئەمڕۆمان تا کاتێکی تر لەگەڵ سڵاوی من هێرۆ زەنگەنە و هاوکارم دەخیلی شەمۆ شاد وەختەوە بن. بەدوعا.